من میوانم دەبێت بەڕێز ئەحمەد ئەسکەندەری شارەزای سیاسەتی نێودەوڵەتی لە ستۆکهۆڵمی پایتەختی سویدەوە لەگەڵماندا. بەڕێز ئەحمەد ئەسکەندەری ئەم کاتتان باش. هۆکار چییە وا خەریکە ڕاستڕەوەکان لە وڵاتانی ئەوروپا دەگەڕێنەوە دەسەڵات؟ وێڕای سلااو بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز. ئەمن پێم خۆشە بە یارمەتیتان لەسەر ئەو بۆ پیشاندانەکانی ئێران شتێک بڵێم پێشەوەی بچمە سەر تەوریشمان هەیە سەبارەت بۆش قساکەین ئەگەر ئێستا وەڵام بێت بێگومان دوایەوە قسە لەسەرەوە شەکەین. پێم وایە بەڵێ وێ باشە. دەزانی ڕەوتێک دەستی پێ کردووە زۆریش تازە نییە، لە دوای شەڕی جەهانی دووهەمەوە دەستی پێ کردووە کە شەڕی جەهانی دووەم کۆتایی پێهات لە لایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە لێکۆڵینەوەی یعنی بڕیاریاندا لێکۆڵینەوەیە بکەن و وەزارەتی دەرەوە سپاردی بە ناوەندێکتی چونزان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ خەڵک ڕقیانە لە ئەمریکا کە هاتنەوە جوابەکان هێناوە کتیان قوربان هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە پشتیوانیەکەین لە دیکتاتۆرەکانی زوڵم لە خەڵک دەکەن و ئەوە هۆکارەکەیەتی. من ئەوە بۆ دەگێڕمەوە بڵێم کە وڵاتانی ڕۆژئاوا بەردەوام قازانجیان وەرگرتووە لەباری ئابووریەوە، لەباری وزەوە و لەباری استراتیژیکیشەوە بۆ بەرژەوەندی استراتیژیەکانیان لە ناوچەکە دەست لە ئەفریقا بوو بێت لە ئەسیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەمریکای لاتین بە تایبەتی یا ئەمریکای باشووریش. ئەمە بووە هۆکاری ئەوەی کە پڕی زۆر پەنابەر ڕوویان کردە دەرەوە و یعنی وڵاتانی ڕۆژاوایی و هاتنی ئەوان هاوکات بووە لەگەڵ قەیرانێکە کە ئەمە کارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە گلۆبالیزیشن هەیە، جیهانی بوونی سەرمایە هەیە، ئازادی سەرمایەک لە سوێد، ئیتالیا لە وڵاتانی تر جاری وایە بەرژەوەندی یەک دەپارێت، جاری وایشی ضرر دەکەن. ئەمە وای کردووە بۆ دروست بووە ئەو قەیرانە ئێستا هەیە خۆشە کە ئێستا هێندێ لە خەڵکی وروپایانە هۆکارەکەی ئەو بێگانانن کە هاتوون. ئەمە بۆتەوەی پەرەسەندنی سیاسەتێکی پۆپولیستی بە حیزبە تونندڕەوەکان دێن دەڵێن بێگانەکان وە دەرنێن لە وڵات، ئەوان بڕۆ لەوێرەوە ئەوە کێشەکە حەلە بێ و هیچ تاوانێک لە وڵاتەکە نامێت و ئەبێ بە بەهشتی بەرین کە تەبعەن وانە ئەگەر بێگانەکان بچنە دەرەوە لە وڵاتانە هیچ شتێکیان بۆ جێبەجێ ناکرێت وڵاتەکانی فلیس دەبێ ببوورە لەسەر ئەو پێگەیە کە ڕەوانە یەک لە دوای یەک خەریکن. بەڵێ بۆ ئەوان پێیان وایە هەرچی گرفتێک لە وڵاتەکاندا هەبێت بێگانە و پەنابەرە و هاوڵاتیانەکانی خۆیان بێگرفت و بێکێشن. لەبەرەوە ئاماژەدان کە خەڵکەکە لە بۆ نمونە گەر سوێد یا ئیتالیا بگرینە بەرچاوە هەموو پەنابەرەکە ئیتالیا لە وڵاتانی ترەوە ڕۆژ نییە بە سەدان کەس نەیە تەبعەن ڕۆژیش نییە کە خەڵک نەخت بەداخەوە. ئەمە کە دێتە ئەوێ ئەوان هەر ئەوە دەبینن کە ئەمە هاتوونە سفرەکەی ئێمە و خەریکن لە پەشی ئێمە وە پێیان وایە ئەو بێکاریە کە لەناو گەنجەکانیانە هەیە، ئەو بارودۆخە ئابووریە خراپە کە هەیە و ئەو تاوانانەی کە دەکرێت موادی مخدر زیادی کردووە، زیادی کردووە، دزی زیادی کردووە، یان وایە ئەڵێن ئەمە ئاماژە بۆ بێگانەکانەکەن دەڵێن ئەوان ئەمە لە حاڵێکدایە کە ئێرە تەلەڤیزیۆنی ئێرە پرۆگرامێکی نیشاندا کە ئەگەر ئەو پەنابەرە ناسایی نایاساییانە هیچ پێناسەیەکیشیان نییە لە ئیتالیا لە هێندێ شێ دەژین، ئەگەر ئەوانە نەبن بەشێ لە کشتوکاڵی ئیتالیا ئیفلیجە بێ ئەمانە پارێکی زۆر کەم وەرن، هیچ مافیان نییە، ژیانێکی ناخۆشیشان هەیە و بەراچاری ئەو کاریان ئەو کەس پێسەکان کرد
سەد خۆزگە دەخوازم خۆم ئەفریقا ئەم ژیانە بەڵام خەڵک ئەوە نابینن ئەگەر راپۆرتی تەلەڤیزیۆنی دروست نەبێ خەڵک ئەوە نابینن خەڵک ئەوە نابینن کە موادی مخدرە گەر بڵێن ئەوەگانەکان هێنا بەڵێ بەڕێز ئەحمەد ئەسکەندەری باس لەوە دەکرێت کە وڵاتەکە سەرکەوتوو نەبوون لە بەڵێ باس لەوە دەکرێت کە گەڕانەوەی ڕاستڕەوەکان چاوەڕێ دەکرێت لە بەرژەوەندی رووسیا بێت گەڕانەوەی ڕاستڕەوەکان بۆ دەسەڵات لە وڵاتانی ئەوروپا چ بەرژەوەندێکی بۆ رووسیا تێدایە؟ هەمویان وانین جارێکانێکە لە ڕێبەرانی ئێرە دەیکوت بۆ من فەرقی نییە ئەو بێگانەی کە دێتە وڵاتە یعنی سوێد چ چاوشین بێت و چاوشینێکی رووسی بێ چ ڕەشپێسێکی ئەفریقایی بێت هیچ فەرقی نییە بۆ من بێگانەیە لە سەداسەد نییە بەڵام بەشی زۆریان لەبەر ئەوە کە لەسەر مەسەلەی داری وایە لەسەر مەسەلەی ئیسرائیل لەسەر مەسەلەی هاوڕێگەزخوازەکان لەسەر مەسەلەی ئازادی و دیموکراسی لە وڵاتدا لەوەی کە لەم وڵاتانە ئازادی هەیە هەر کەسێ بە هەر بیر و بۆچوونێکەوە دەتوانێت ئازاد ڕۆژنامەی بێ و کاناڵی بێوانە لە رووسیا شتیوانیە لە رووسیا تۆ گەری پۆتین نەبی و لای و نەبی ئازادی نییە کە ئەکوشن چیان لێەکەن ئەمانیان وایە بەهێزکردن پوتین و بەهێزکردنی ئۆربان لە هەنگاریا لە مەجارستان و ئەو لایەن ڕاستوانش لە ئوتریش لە نەمسا و لەوانە هەیە بۆ ئەوان لایەنێکی بەهێز دروستکەن جست بە چەپەکان بە تایبەتی لە دوای شەڕی جیهانی ئەوانی تریشەوە هێزیان بووە و خزمەتە زۆریشان کردووە بەم ئێستا ئەمان دەیانەوێ ئەوان لە هێز دەرپەڕێن و خۆیان جێگان سوێد بە ئەنجام سەبارەت بە ڕازایەتی خۆپیشاندانەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان جیاوازی ئەم خۆپیشاندان و ناڕازایەتی لەگەڵەوانەی ڕابردوو چییە؟ من پێم وایە ئەوەی کە ئێستا ڕووەدا لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان لە 43 ساڵی ڕابردوودا پێویە نەبوو لەبەر خاتری ئەوە بۆ یەکەم جارە ڕووداوێکی کوردستان لە شارەکەی خۆم لە سەقز ڕووداوێک لە کە ژینا خەڵکی سەقز بوو ڕووداوێکی وەها کە لەسەر حجابی ئیجباری حجابی زۆرە ملی بووە لەسەر ئەوە بەداخەوەجانی لە دەستداوە و ئەم ڕووداوە لەبەر ئەوە باسی ژن و ژیان و ئازادی وای کردووە کە ورەی داوە بەژنانێکی زۆر لە ئێران و بەدەیان هەزار بگرە بە سەدان هەزار لە دەرەوەی کوردستانەوە لە کوردستان هیچ خۆیان ژیناتا بینیەوە من ژنم بینی و ژیرانی کە ئێستا گەیوێتە دەرەوەی وڵات و دەرمەند دەرەوە هاتووەتە توێتی ئەوەی بەسەر ژینا کردووە نیشیان خستووەتە ناو ئەو ئۆتۆمبیلانەوە کە لە ئێران پێی دەڵێن ڤان لە ناو ئەو ئۆتۆمبیلە دەستدرێژی سەکتی کراوەتە سەر من ئازاریان داوام زیندانی کۆمەڵگەی ژنان بە تایبەتی و تەبعەن یەکسانی خوازی و ئازادی خوازی توانێ دووری ئەوە لەلایەکی تریشەوە بازۆخەکە ئێکبار ناس بازۆخی ئابووری خەڵک خراپە وادی هەتا بێ بەرتەسکتر دەبێتەوە دا بۆیە ستەمی ستەم لەسەر ژنا ستەم لەسەر هونەرمەندان و ئەو گوشارەی کە لەسەر ژنان و لەسەر پیاوان و گەنجان هەیە لەسەر هونەرمەندان شاعران نووس هەموو ئەمانە وای کردووە یەک دێنە دەرەوە و پشتیوانی خۆیان لەم بزوتنەوە ڕادەگەێنن لەوانەیە ئەمە نەبێتە هۆی ڕوحانی بەڵێ بەڕێز من ڕووداوی زۆر گرنگ بووە لە وەک دوای پرسیارەکەم بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم پێتان وایم خۆپیشاندانانە درێژە دەکێشن یان دوجار ئێران ئامادەیە وەڵامی داواکانی خۆپیشاندەران باتەوە لە دەرکەوتنی ڕاستیەکان و لە دادگایکردنی ئەو کەسانی کە دەستیان هەبوو بێ لە کوشتنی خۆپیشاندەرانە؟
نەخێر دوابی هیچ دادگاییەک نادەنەوە هەروەکو چۆن دکتۆری پزیشکی دادوەری دوای تەرمی ژینای جوانە مرگ بە باوکی ژینایی وتی ئێمە هەرچۆنێکمان پێ خۆش بە راپۆرتەکان نووسین و هیچێکڵێن نەخێر جواب ناداتەوە من پێم وایە ڕوتەکەی بەرەوە ئەوە دەچێت کە ڕێزایەتەکان زۆرترە بێ وەک عەرزم کردین من لەوانە نیم کە پێم وا بێت و هەفتەی داهاتوو ئەم ڕژیمە دەڕوخێنێ بەڵام بەبێ گومان خەتێکی سوود تێپەڕێتراوە هەم خەڵکو و بە تایبەتی ژنانی وێراویانە بەرەوە پاشەکێک زەحمەتە و هەم ئەم بزوتنەوە دەستی پێکردووە و ڕژیم هێشتا نەیوێرەوە بڕێژێکە جارەکانی پێشتر ڕشتوێتی معناوە نیە چەکی و ئەرتش بەڵام معنای ئەوەیە زۆر داکامی کارەکەی خۆ بۆ پێشبینی ئاسان نییە بەڵام وارم بەدا بەڵێ بەڕێز ئەحمەد ئەسکەندەری شارەزای سیاسەتی نێودەوڵەتی لە ستۆکهۆڵمی پایتەختی سویدۆ لەگەڵماندا سوپاس بۆ بەشداری و شرۆفەکانتان. بس